سڵاوتان لێبێەوەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە ئانیترین و زیندوترین بابەتکە ڕاگەیاندنی ئەنجامی دەنگەکان و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا کە کۆمیسیۆنی سەربەخۆ هەڵبژاردنەکان ڕێژەی دەنگەکانی ڕاگەیان و یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکی 132,000 دەنگی هێناوە مەجگەلەوەی کە هێشتا بەشێک لە سندوقەکان ماون کە هەژماریان بۆ بکرێت پێدەچێت ژماری ئەم دەنگانە بەرەو زیاتر بچێت و دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان یاخود ناوچە دابڕێنراوەکان بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە بەرزبوونەوە کردووە بە پێچەوانەوە دەنگی لایەنەکانی تر بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە کە ئەمەژ ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی کە خەڵکی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان متمانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە داکۆچی کاری سەرسەختیان دەبێت لە مافەکانیان و بۆ دەیانەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن ئەو بەڵە نەبێت کە لە بانگەشەی هەڵبژاردن بە خەڵکی دابوو بۆ ئەوەی کە واقعی تاڵی ئەو ناوچانە لە ڕووی ئیداریەوە بگۆڕێت بۆ جارێکی تر سەردەمی زێڕینی حکومڕانی کورد لەو ناوچانە دەمەوێت لەو ماوەی کە لە پانۆرامان لەگەڵتانم لەگەڵ هاوکاران و پەیامنەرانمان ڕووماڵێکی خێرا بکەین لە سەبارەت بە ڕەوشی ڕاگەیاندنی دوای ئەنجامەکان و هەروەها لەگەڵ بەڕێزان کەریم شکور لە پرساوی مەڵبەندی دووسفۆرماتی و یەکێتی نیشتیمانی کوردستان دواتر گفتوگۆ و قسە دەکەم هەروەها هاوکارم دلبرین غازی لەگەڵ بەڕێز ئاراس محەممەد ئاغا لە پرساوی مەڵبەندی مووسڵی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە دەکا و گفتوگوی لەگەڵ دەکا هەندێک زانیاریمان بۆ دەگوازێتەوە لە سەرەتای دەستپێکی پانۆرامادا دەچمە لای دلبرین تاوەکو لەگەڵ کاک ئاراس گفتوگۆکی کورتمان بۆ بکات دلبرین سڵاو دەبێت دەکرێت لە زاری لە پرساوی مەڵبەندی مووسڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەندێک ژمارە و داتەمان بۆ بگوازیتەوە سەرنج و قسەکانی ئەو لەسەر و ئەنجامانی کە ئەم ئێوارەیە کۆمیسیۆنی بەڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیان. بله شب باش دیاره پشتی کمیسیون درانجامن هەڵبژاردن دو بلاف کردی لەسەر هەڵبژاردن جواتن پارێزگاهان از بحثی پارێزگاه نینەوە یان مووسڵ بکەم کو یەکەتی شایە پتری 45,000 دەنگان بەدەست خۆ ببینن نوکە بەڕێز ئاراس محەممەد ئاغا بەرپرسێ ماڵبەندی هەفتەی نینەوە دیگەل مندا ئەو دیمە بەحسی هۆرکاریان وی دەنگدانەی بکەن کاک ئاراس زۆر سپاس بۆ وێ دەرفەتێ دەرەنجامێت ئەف هەڵبژاردنە بدلێ هەنگونە یعنی پشتێک و کۆمیسیۆنی دەرەنجام ڕاگەاندین سپاس پێشەکی سپاس پێزانینم بۆ جەماوەڕ و دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری مووسڵ ئەم جارە لە ماوەی 45 ڕۆژی ڕابردوو کادیرەکانمان ماڵە شەید و تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەواڵانی کاندید بوونە لە لیستەکەمان شەو ڕۆژێ ئیشی باشیان کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان توانی پێش انتخاباتشکە ئەو بەڵێنایی بە خەڵکماندا بوو کە دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای مووسڵ 100% دەنگ زیاد دەکەوە بەدڵنیاییەوەش پێشبینەکەمان هاتە دیوە 100% دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی زیاد کرد و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە تەنها سێ لایەن کورسیان لەمە زیاتر هێناوە ئەوەی تر هیچ لایەنێکتر کورسی لە ئێمە زیاتر نینەوە ئێمە بە دوو مەقعد دەمزارە دوو مەقعد دوو کورسی پێگەی خۆی دەبێت و لە ڕۆژی هەژدەی مانجش دوێنێ بینیتان یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی نوێی تۆمار کرد لە شاری مووسڵ بەهۆی ئەوەش کە لە سەرجەم سنوورەکانی پێکهاتەکان لە ناو کاکەیەکان لە هەموو بنکەکانی دەنگدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەحسەوەی چەند بکەنی ئەگەر چ بوو هەنگول زۆربەی جیهات 100% دەنگ زێدە کرد یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی خۆشەویستە و ئێمە هێزەکە هەمیشە پێکەوە ژیان و ئاشتیانە و تەبایی و هەمیشە خزمەتی سنوورەکەی کردەوە ئەنجەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنەکە دیارەوە بۆی بینەرانی خۆشەویستیش ڕابگەینم دوێنێ دەزانم هەندێک کەناڵی لابەلا ئەو ژمارەی کە بەڵایان دەکردەوە لە جێگای خۆ نەبوو ڕاستیش نەبوو ئێستا پێیان دەڵێم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شوێنانەی کە یەکەم بووین یەکەمی ڕقەمەوە لە سەرجەم بنکەکانی دەنگدانی سنووری کاکەیی و حەمدانیە ئێمە یەکەم بووینە لە قەزای لە ناحیەی باشیقە ئێمە یەکەمی بێ ڕکابەر بووینە ئێمە بە 3700 دەنگ پارتی لە دوای ئێمە بە 1500 دەنگ و ئێمە لە گوندەکانی چوار بنکەی براین شەبەک وڵات شەبەک ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەمی هەموو حیزبەکانین و لە ناحیەی وانە و قەزای تلکێب لە ناحیەی وانە لە هەڵبژاردنی ڕابردوو 100 دەنگمان هەبوو ئەو جارە 1300 دەنگمان هێناوە ئەگەر توشی متابعی بکە دەوروبەرە بۆچی وەزعین و باش بۆ سنتەری هەندێکی باشتر نەبوو یان دەرەن بژن ئەگەرەکە چ بوو دێمە سەر ئەمەش لە غەربی دیزلەش ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان
لە چەندین من کرد لە پارتی دموکراتی کوردستان کە کێبڵچێمان دەکرد ئێمە لە پێشین و لە شنگاریش بۆ یەکەم جارە ئێمە و پارتی هاوشان دەڕۆین کە دەنگەکانمان وەکو یەکە پێم وایە ئەمەی آخر نەتایجەکە نزیکەی 500 دەنگێکیان لە ئێمە زیاترە ناوسەنتەری شنگال و دەوروبەری بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە دەڵێم یەکەم جارە ئەم لێک نزیک بوونەوە ئەم ڕکابەریە لەگەڵ لایەنەکانی تر بکات لە شاری مووسڵ و لە سنتەری شاری مووسڵ من سوپاسی برا عەرەبەکان دەکەم کە متمانیان بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە ئێمە لە هەڵبژاردنین ڕابردوو تەنها 300 دەگمانینە لەم هەڵبژاردنە زیاتر لە 10,000 دەگمان لە سەتەری شاری مووسڵ هێناوە ئەمەش جێگای دڵخۆشکەرە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەمووە چۆن سەرۆک مام جەلال کۆکەرەوەی هەموو لایەنە عێراقیەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکانە ئاراسنوکە یعنی سەرجەمێ دەنگا چەندە و چەند کورسین یعنی تەوەقعات ئەمەی ئێستا هەوە بە ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیان ئەمە دیارە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان 46,000 دەنگمان بردووە و جگە لە دەنجی تایبەت کە لە کوردستان عەد و فەرزی بۆ نەکراوە 2 مەقعدشمان بردووە دشەی ناوەڕاگەینی کاگۆڕاست ناوەڵا خۆ کۆمیسیۆن دیارە ماوە نەتیجەی هەڵبژاردن لەوانەیە لە دەنگدانی تایبەت گۆڕانکاری بەسەدا بێت کاگۆڕاست ڕەنگە پرسیارە جەوهەریال وی بابەتی ئەو بیت و پشتی ئەف هەڵبژاردن هاتنەکردن یەکەتی بارنامە چێک و هەپەیمانێ دیگەل حەزبین دیتر بکەتن بۆ هەندێک و جڤاتە پارێزگای و پارێزگاری دابنێن یعنی بارنامە یەکەتی چییە من لەو مینبەرەی ئێوە داوا دەکەم هەموو لایەنە کوردیەکان بە تایبەتی کێشەی شنگار کۆتایی پێبینین من خۆش حاڵم لە بابەتێکە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجی باش و زیادمان کرد بەڵام وەکو کورد ئەگەر عام تەمەشا بکەین لە شاری مووسڵ پاش کشەمان کردووە ئەمڕۆ ئەمە دڵخۆشەی کەرکووک هەبوو لە مووسڵ نەبوو کە ببینین ناو کوردەکان چ بوو کاگۆڕاست ئێمە ئەگەرەکان زۆرە ئێمە پێم وایە وەکو پێویست نەماتوانی ئەم خەڵکانی پێشتر لە ساحلی ئەیسەری مووسڵ بەشێکی زۆر سەتاسی چلی کورد بوو ئێستا یەک کەس لەوێ نماوە و ئاوارەی شنگار کە لە شوێنی خۆیان نینە دەنگەکانی کورد کەمی کردووە شنگار نزیکەی 200,000 دەنگدەری تێدا بوو بخۆی ئەو کێشانە ئەو ئاواران بۆیە دەبێت ئێمە وەکو لایەنە کوردیەکان کاری جددی بکەین بابەتی یەکەم کێشەی شنگار ئاسایی بکەینەوە ئەو بابەتانە کۆتایی پێبینین ئاوارەکان بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان ئەم کاتەلەوەی پێگە و قورسایی کورد بگەڕێنەوە بەڕاستی بەم شێوازەی ئێستا کورد لاواز دەبێت لە شاری مووسڵ بۆیە دەبێت یا هەنگوو وەکو یەکەتی بۆ شنگالێک یعنی بۆچی پرساوێ هەڵەویستی مایکو خەڵکێکی زۆر هێشتا سنووری پارێزگا دهۆکی ئاوارە من پێم وایە پارتی دموکراتی کوردستان پێی وایەوە لە بەرژەوەندی خۆی بەکاردێنی بەڵام ئەمڕۆ دەرکەوت لە زەرەری ئەوە ئەگە ئەم خەڵکی تێکۆشەرەی شنگال بگەڕایەوە سەرماڵ و حالی خۆی لە شوێنەکانی خۆیان بووانە 200,000 شنگاری هەبووە لە سنوورەکانی خۆی ئەمڕۆ دەنجی کورد زیاتری دەکرد لە بەڵام بەداخەوە ئەنی ئەمڕۆ شنگارەکانیش ئینتیقامیان کردەوە حەقی خۆشیان بوو کە ئەوەندە ساڵە لە مخەیەمات و لە لە حکوومەتی عێراقی کێشەکانیان چارەسەرکردن ئێمەش وەکو حکوومەتی کوردستان توانیمان کێشەکان چارەسەرکردن بۆیە ئێمە دەبیت وەکو لایەنی کوردی هەستکردن بە بەرپرسیارەتێکی گەورە و مێژووی بڕۆژوان ئەو کێشەی چارەسەر بکەین ئەمە زیاتر مانەوەی ئەم کێشەیە لە قازانجی کورد نییە و لە قازانجی منتیقەکە نییە بۆیە دەبی چارەسەرێکی گونجایی بۆ بدۆزنەوە و عقل منطق بەکاربهێنین لە سنوورەکە و بەهادئی و پێکەوە بتوانین ئەم هەنگاوانەی ڕابردوو کە خراپ بۆ چاکێنەوە من بەداخەوە هەندێک برادر هەندێک لایەنی سیاسی لە مووسڵ عادز بوون لە تەسریحێکی من لە پێش چەند ڕۆژێکە کە گوتم کورسیەکان کەم دەکاتەوە پێم خۆش نەبوو عادز بن چکەمە شێشی قانونی بوو لە ڕووی هەڵبژاردن و تەکنیکەوە من کە 20 ساڵ لە ئیشی هەڵبژاردن دەمزانیەوە نەتیجەکەیتیمەوەکەیتی بۆیە پێویستە زیاتر ئێمە کەم و کورتەکان چارەسەر بکەین و بتوانین گەشتێکە من لە سەرێک زۆر دڵخۆشم کە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوو بووین بەڵام وەکو کورد بەعام لە شاری مووسڵ سەرکەوتنی گەورەی نەهێنا بۆ ئەوەی ئەم کێشانەی کە باسم کردوە بۆیە من لێرە داوا دەکەم ئەم جارە پێکەوە بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین و بە تایبەت کێشەی شنگاریەکان ئەمە نەتیجەکەی کە ئێستا بینیمان نەتیجەشی خسبی و بەسەر بابەت هەڵبژاردنە دەرباز بووی دومایک هەڵبژاردن دەنگی یەکەتی چە بوون و جیاوازی چەند بوو و هەر گردای وی بابەتی بە یعنی بۆچی ئەف پێکاتە وا گەرم و گۆڕیا وێ هەڵبژاردندا پێشوازی لە یەکەتی کرد وەکو ئەیکەم حەزب کوردی بوو کۆڤە گەڕیا مووسڵ لە کۆتا هەڵبژاردن لە شاری مووسڵ بەسەرجەم پێکاتەکان 28,000 دەگمان هێنا بوو بارسێ سنووری هەرسێ شنگار و مەخمور و ئێستا لە کۆتا ئێستا و هەڵبژاردنی ئێستا دەرچووە 46,000 دینار نزیکەی 5,000 دەنجی تایبەتشمانەوەی 51,000 کەواتە گە حسابی بکەی ڕێژەکە 100 دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد بووە
زور سپاس کاگ آراس بله و داخوانیا برس آراس محمد آغ و برپرس مالبند هفته نین و دیار وی بحثی و چندی کرد که لحال بجارنا در بازبوی دا 28,000 دنگ بربن لیوی جاره پتری 46,000 دنگ آبریا و حتانو که لگوری او آماری که کمیسیون بلاف کری یکتی شاید دناوا جواتا پارزگاه نین و یا المصدا دو کرسیانا دو مقعدان بخون بسوگر بکتن دیار هشتا در انجام 100 نهاتی بلاف کردن لی وکی برپرس مالبند هفته نین و دادیار کردن که بجاره که کتی بیوی رنگی که دنگی و 100 لهندک دورم تایبتی نوا پیکاتان دا زیده کرده که اوجی یعنی هم ودگرته و بوی چنده که کمین پارتا سیاسی کردی که پشتی شهر داعش و گریا موصل و همو پیکاتین دوروبر موصل هم مخمور هم شنگال و هم دوروبر دیتر شاید که پیشوازی لیکتی بکن و یکتی بین پیش. سپاس دڵبرین سپاس بۆ بەڕێز ئاراس محەممەد ئاغا لە پرسای مەڵبەندی مووسڵ کە زانەری بێمەدا بەڕێزان دەبێت کەمێک دیمەنی شەقامتان بۆ بگوازمەوە دڵخۆشی هاوڵاتیان سەبارەت بە ڕاگەاندنی ئەنجامەکان لەگەڵ هەریەک لە پەیامنێرانمان محەممەد عەبدوڕەحمان لە کەرکووک و ڕێباسیوە لە سلێمانی قسە دەکەم سەرەتا دەچمە لای محەممەد لە کەرکووک محەممەد پێم بڵە بزانم بارودۆخی هاوڵاتیان ڕەوشی شەقام چۆنە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان سەرتیب هەرچەند ئەم بەباشی ینی جۆم لە پرسیارەکەت نەبوو چونکە ئەلێرە کەژاوی ئۆتۆمبیلی هاوڵاتیان ئاهەنگێکی زۆر ئاهەنگێکی فراوان سازکراوە ئەوەی گرنگە من لە گەڕێکی ڕەحیماوە ئێستا هەردوو شەقامی گەڕێکی ڕەحیماوە کە دوو شەقامی سەرێکشین هەردووشی داخراوە پۆلیسی فراکەوتنی لێیە پۆلیسی ناخۆی کەرکووکی لێیە داواکەن کەوا هاوڵاتیان تەقەی خۆشی ڕابگرن چونکە لێرە تەقەیەکی خۆشی زۆرە کە جگە لەوەی کەوا لە خوارەوی منەوە شەقامەکە بە یارە ئاگرینەکان تەنیوە هاوڵاتێکی زۆر هاتۆتە سەر شەقامەکان خۆشی خۆیان دەردەبرن زیاتر لە 3 ساعاتە بێ 3 ساعات و نیوە بێ هاوڵاتیان بەردەوامن لە دەربڕینی خۆشەشیان بەهۆی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدانی ئێستا من چەند هاوڵاتیەکم لەگەڵا پێم خۆشە بیان دوێنم ئەم کاتت باش ئەنجامەکانمان بینی کەوا ئاشکرابوون تا چەند وەکو هاوڵاتیەک دڵخۆش وەکو هاوڵاتیانی شاری کەرکووک ئێمە سەرەتا پیرۆزبایەکی گەرم بۆ دایکی سەربەرزی شەهیدان بۆ هەموو کەسوکاری شەهیدان و ئەنفاکلاوان چووکە بەڕاستیەکەی سەرەتاش یعنی کە بیسەلمێنین کە ئەم شارە کوردیە هەموو کوردەکانی کەرکووک بەڵام بەداخەوە دووبارە لەم بەداخەوە یەکێکی نیشتیمانی کوردستان هەڵێکی گەورنگی زۆری دا کە هەموو کورد لستە کوردەکانی لستە کۆ بکات بەڵام ناحەزانی کورد لستەکانی بەو شتە ڕازی نەبوون بۆیە زیاتر هەردەنگی کورد لەم شارەدا لەبەرەوەی ئەم شارە تایبەتمەندی خۆی هەیە ئەبێ دەستمان بنینە سەر برینەکانە لەم کاتانەیە بەڵام بەداخەوە حەزبەکانی دیکە ئەهەمیەتی کەرکووکیان نەزانی بەڵام هەمیشە دووپاتی کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی کەرکووکە لە هەموو کاتێکدا لە 16 ئۆکتۆبەردا بیرمان نەچێت تاکە هێزە لە شاری کەرکووک مایەوە خۆی بە خاوەنی ئەم شارە زانی بۆیە ئەمڕۆ کەرکووکەکە دووبارە و سێبارە سەلمانیان بۆ شاری کەرکووک کە ئەوانیش پشتی یەکێتین ئەوان خاوەنی ئەم شارن یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات خۆی بە خاوەنی ئەم شارە زانیوە بۆیە یەکێتی جۆش و خرۆشی خەڵکی کەرکووکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام داواکاریەکمانەیە لەلایەنە کوردەکان کاوانی بوونەتە خاوەن کورسی هیوادارین لە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک ببنە یەک دەست ببنە یەک تیم بۆ بەدەستێنانی محافظی کەرکووک نەبێتە هۆی ئەوەی کە ئەم خۆشیەمان لێت یەک بدا دووبارە زۆر سپاس کەرکووک کوردستانیە ئەم شەو شیعاری کەرکووک کوردستانیە بە گوێی عەرەب و تورکمانەکان ئەزرنگێتەوە ئەوان ئەڵێن ئاگاتان لەسەرکەین بەڵام ئێمە جامانە و مەشکیان لەسەرەکەین کڵاشیان پێماچەکەین داواکاری نەداینە سیاسیەکان کە لە کاتی بانگە شەویان نەگرت هیوادارین هێشتا کات ماوە ئێستا لە ئەنجومەنی پارێزگای یەک بگرن چونکە کورد بە یەکگرتووی نەبێ سەر ناکەوێت وەکو گەنجێک لەم ڕۆژە چی پامێکتەیەکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد بە گشتی سەرکەوتنی تۆ بەخێرهاتنی من وەکو وڵی نازانم چی بڵێم یعنی ئەوەن دڵم خۆشە دڵم زۆر خۆشە ئەم سەرکەوتنە پیرۆزە لە سەرجەم هەموو کوردەکانی شاری کەرکووک هەموو شارەکان وەکو ئەوەی کەوا خۆم برایەکم شەهیدە برایەک لەسەر ئەم خاکە داناوە ئامادەم هەردوو برایەکە دیکەشم لە پێناو یەکێتیە گیانیان بەخت کەن بە خۆشمەوە ئەم پەیامەشم هەیە زۆر بەداخەوە کەوا کاکاکامی گەل لە ناو ئەم خەڵکەیان نییە ڕوحی شاد بێ جێگای بەهەش بێت
دەست خۆش بێم سەرتی من بەردەوامە بم لە گواستەوەی وێنەکان هاوڵاتیەکی زۆر ژانێتە سەر شەقامەکان بۆ ئۆتۆمۆبیلەکانیان هەوڵەدەن دڵخۆشی خۆیان دەرببڕن من هەوڵەدەم بچمە لای چەند هاوڵاتیەکی دیکە بزان پەمی ئەوان چیە لەم ڕۆژەیە ئەوان تا چەند دڵخۆشت ئەم کاتت باش ئەم کاتت باش بە شێوکی ڕاستەوخۆ لەگەڵتان تا چەند زۆر باشە دیارە وێنەکانمان لەگەڵ محەممەد پسرا هەوڵە دەم جارێکی دیکە بگەڕێمەوە لای دێمەوە بۆ سلێمانی بۆ لای پامنێرمان ڕێباسی وا ڕێباس لە سلێمانی خەڵک چۆن دڵخۆشی خۆیان دەردەبڕن سەبارەت بە ڕاگەیاندنی ئەنجامەکان بەڵە سەرتی بەم کاتتان باش دیارە لە سعات 6 ئێوارەوە بەردەم مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی و شارڕەی سالم بە هەردوو ئاراستەکە بە سەدان و دەتوانین بڵین بە هەزاران هاوڵاتیان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرم هەم لەسەر شارڕەی سالم و هەم لە بەردەم مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی سەرکەوتنی کورد لە کەرکووک و ئەو دەنگانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەنگی شایستەی یەکێتەکانە لە کەرکووک بەدەستیان هێناوە یەکێتەکان متمانیان لە کەرکووک بە یەکێتی و بە کوردایەوە بۆیە هاوڵاتیانی سلێمانی و هاوڵاتیانی پارێزگای سلێمانی ئەم شەو لە بەردەم مەڵبەند یەکی ڕێخستی سلێمانی کۆبوونەتەوە بۆ ئەوەی پێشوازی لەو سەرکەوتنە گەورەی یەکێتی بکەن لە پارێزگای کەرکووک و کوردبوونی کەرکووک جارێکی کە لە ڕێگەی یەکێتەکانەوە دووپات کرێتەوە من لەگەڵ بەشێک لەو کادرانە لەو هاوڵاتیانە قسە دەکەم و پەیامی ئەوان دەگەێنین بە بینەرانی کورسات نیوز ئەو کاتە باش وڵای بە پیرۆزبایی لە سەرۆک باڵجاڵا تاالبانی یەکەم بۆی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و بەڵەن بە بەڕێزیین لە مانگی دو سندوقەکانی سلێمانیش بۆ پڕەکەین لە دەنگی سەوز پشتیوانی سەرکەوتوو بێت بە ڕۆح و بەدڵ و بە خوێن لەگەڵی تا چەند سەرکەوتنی کورد لە کەرکووک گرنگ بوو شەری نەتەوەیەتیە شەڕی کووردە ئەبێ بکرێت یعنی تەنها سەرک بافڵ توانی ئەو شەڕە بکات داوای لە هەموو حیزبەکان کرد بە هاوپەیمانی بکەین کەس لەگەڵی نەبوو خۆی بەتەنیا هاوپەیمانی دروست کرد و زۆرترین دەگەکانی بەدەستێنا سلماندی کە کووردە سلماندی کوردی خۆشەوێ ئێمەش بە ڕۆح و بەدڵ لەگەڵیان گرگە لە داهاتووشە کورد ئەوە بە یەک دەنگ بۆی هەوڵدا پارێزگارێکی کورد لە کەرکووک جێگیر بکات زۆر گرنگە و جەنابی سەرۆک پێشەم هەڵبژاردنەر داوای لەلایەنەکان کرد بە هەمومان کۆدەنگ بین بۆ مەسەرەی کورد حیزبایەتی وەلا بنین بۆی نەتەوایەتی کورد سەرخەین بەڵام بەداخەوە لەگەڵیان نەبوون و ئێستش داوایان لەکەین لە ئەنجومەنی پارێزگا هاوکاری بن پشتیوانی بن بۆی جارێکی در پارێزگا نەکەوێتەوە دەست ئەو کەسانەی کە بە زۆر ئاڵای کوردستانیانە سووداد و پێشمەرەکانیان شەهید دەکردین ئێمە ڕێگەیان پێناین بە خوێن بەرگریەکەین و بە خوێن لەگەڵ یابین پشتیوانیە بین من دەمەوێت لەگەڵ کەسانی تریش سەبکەم کاتە باش ئەم کاتێ ئەم جەنابتانیش باش یاخوا بەخێر تۆ پەیامە چی ئەم شەو وەکو یەکێتیەک لە بەردەم مەڵبەندی سلێمانی بۆ کەرکووچەکان و بۆ ئەو دەنگە زۆرەی کورد کە لە کەرکووک جێناوی من وەک کەرکووچیەک زۆر دڵخۆشین بەم دەستێنانی ئەم هەموو دەنگە ئەوش بە هەوڵ و هیمەتێکی سەرۆک پافڵ تاالبانی ئینشاڵا یەکێتی هەردەم هەست سەرکەوتووە هەردەم هەر لە پێشەوەین کەرکووک معنای یەکێتی معنای کەرکووک هەتا مێنین ئەجەنگین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناڵین خوێنی شەهیدەکانمان بەسایە بڕوە هەتا ماوین هەر سەوزە بین و هەر سەوزە پۆشین زۆر سەرکەوتن بۆ کاک پاڤێڵ هیوایەتمە هەروە سەرکەوتوو بێ هەر لە سەرکەوتووە بن ئەمەش کاتێکی منداڵی یەکێتیە دڵخۆشیم شەو لێرەی هەست چۆنە بەڕاستی زۆر دڵخۆشم بۆچی دڵخۆشی چونکە ئەم شەو شەوی خۆمانە شەوی یەکێتیە زۆر سپاس بەڵە سەرتی جیاوازەوەی کە ئێستا لە بەردەم مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی ژمارێکی زۆری گەنجان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە ئامادەیان هەیە من دەمەوێت لە ڕێگەی کامێرای کورسات نیوزەوە بەشێکی دیمەنەکانی شەقامی سالمیش بگوازمەوە کە لێرش بە سەدان و بە هەزاران گەنج هاتوونتە سەر شارڕەی سالم و بە هەزاران ئۆتۆمبیل بە هەردوو ئاراستەی شارڕەی سالم ئەم شەو کۆبوونەتەوە و ئەوانەی کە ناتوانیەوە بە پیادە بێنە بەردەم شارڕەی سالم لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانیانەوە خۆشی خۆیان دەردەبڕن دیارە ئەمریکا لە دیمەنەکاندا دیارە ئەمە ژمارەیەک لەو گەنجانەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەم شەو هاتوون بەوەنەی
کەوتنی دەنگی کورد لە کەرکووک ئاهەنگی سەرکەوتنی کورد دەجێڕن و لە سلێمانیەوە پەیامی خۆشی خۆیان ئاراستەی کەرکووک و کەرکووکیەکان و ئاراستەی کوردانی ناوچە دابڕێنراوەکان دەکەن. لێرە بە درێژایی شارەی سالم بەم شێوەیە قەرەباڵغێکی زۆر هەیە بە سەدان و هەزاران کادری یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوونەتە سەر شەقام و دەیانەوێت لەم ڕێگەیەوە پەیامی پیرۆزبایی خۆیان پەیامی پیرۆزبایی کورد بۆ کەرکووچەکان دووپات بکەنەوە. ئەم کاتە باش هەموو کاتێکە باش قوربان. تۆ ئەم شەو بۆچی لێرەی؟ وەڵایم شەو لێرەین بەو خۆشەی کە یەکێتی دەرچووە و دەنگی باشمان هێناوە لەخوا بەزیابێ و لە سلێمانی و لە شوێنەکانی کەش ئیشەڵا سەرکەوتووە بین و دەنگی باشێنین. ئەم سەرکەوتنە تا چەند بۆ کورد گرنگ بوو و تا چەند تۆی وەکو کوردێک دڵخۆش کرد؟ زۆر پێم خۆش بوو کە کوردی کەرکووک بەعام هەمویان دەنگیاننا بەبێ جیاوازی لەبەرەوەی بۆ کوردە و بەس کورد بێدەنگی بێنە لە کەرکووکیەوە پێی دڵخۆشە بوو. ئەی چۆن بەڵێ ئەی تەبعەن هەرە وەڵا سواز دەکەم. بەڵێ سەرتی لێرە بە سەدان و بە هەزاران هاوڵاتی گەنجان و لە چین و توێژە جیاوازەکان لێرە ئامادەیان هەیە. ئەم کاتە باش گەنجەکەم شەو لێرەی لە شارەی سالم پەیامت چییە بۆ یەکێتیەکان پەیامت چیە بۆ هاوڵاتیانی کەرکووک؟ وڵای سلااو ڕێزم بە وڵاتانی کەرکووکێ دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم لە سەرک بافێڵەکە من لێرە تاوێ چاوی ماچەکەم هیوادارم هەموو ساڵات تەحەدای خۆی بکات تەحەدای هەموو عراقی کردەوە شانازیەوە ئێمە بە خوێن و بەدڵ لەگەڵیان بە خوێن لە دەمارەکەم دەرێکم بۆ دەمێ ئەوە کوڕی مامە تاجی سەرمانە. چەند کەرکووچەکان یەکێتی بوونی خۆیان دووپات کردەوە لەم هەڵبژاردنەیە هەتا قیامەت دووارەیەکەنەوە هەتا قیامەت کەرکووکە خاکی یەکێتیە و کەرکووک خاکی یەکێتی بێ کەرکووک ناژی کەرکووک بێ یەکێتی ناژی خوێن و دەمانێت تێکلا بۆ عەز دەکەم چاوی کاک بافێڵ ماچەکەم هیوادارم. تۆ پەیامت چییە وەکو گەنجێک؟ جان پەیامت چییە وەکو گەنج؟ وەڵای پەیام بەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوت لەخوا بە زیاد بێ دڵمان خۆشە هەموو کەرکووچەکان سەلمانیان کە یەکێتی زۆر بەهێزە زۆر بێزە بە کاک پاڤێڵەوە جوانە بەڕاستی سەرۆک قابیل کاک پاڤێڵە هەر لە خۆی جوانە قایدی بژی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوی هەموو یەکێتیەکان ماچەکەم چاوی هەر هەمویان ماچەکەم. پێیان بۆ کاک بافێڵە لێرەوە هیوادارم 12 ساڵەمەیە 10 دقیقە بیبینم لە ئەوروپا هاتمەوە لە بە خاتیم دەنگدان هاتمەوە هیوادارم بۆ 10 دقیقە بیبینم لەم کەناڵەوە پەیامی بۆ نێرم. زۆر سپاس. تۆ چی بڵێ؟ ئەمە بە کاک سەرۆک بڵێم ئاڵای کوردستان با لەسەر پێگەرەکەی کەرکووک بەرز بێتەوە هەتا من مابێتم ئەم پەنجەیە بۆ کەرکووک بۆ یەکێتی مۆرەکەم دوێنە لێرەکەەوە چوومەتە کەرکووک بۆ مۆر کردووە بۆ یەکێتیش نەبێ قرتێنم. چەند گرنگە گەنجان ئاوا هەمیشە هەوڵدەن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم کوردبوونی و ناوچانە دووپاتکەنەوە زۆر گرنگە لە هەموو شوێنە گەنج وێدە سەر جادە و هاوار بۆ کەرکووکە شوێنی باوە باپیرانمانە شاری کوردانە نەک شاری عەرەبانە داواکارم لە شاری کەرکووک نەڕۆنە ماڵەوە هەتاوە گۆڵە کرد ئەڵێ کوردستان بەرزە بێتەوە با بڕوخی عەرەب با بڕوخی عەرەب. سپاس. بەڵێ سەرتی بەمە پەیامی هاوڵاتیان بوو پەیامی یەکێتیەکان بوو ئەم شەو لە سلێمانیەوە پەیامی خۆیان بۆ کەرکووک و کەرکووکەکان دووپات کردەوە و ئەمان بەدڵ و بە ئامادەبوونیان لەم ئاهەنگەی کە لەسەر شارەی سارم و لە بەردەم مەڵبەند یەکی ڕێخستی سلێمانیدا ڕێکیان خستووە پەیامی خۆیان بۆ ئەو سەرکەوتنەی کورد لە کەرکووک دووپات کردەوە و ئەمانی ژووتیان پێویستە یەکێتی لە کەرکووکدا بمێنێت چونکە تەنها یەکێتیە کە لە دوای ڕیفراندۆم و لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لە کەرکووکدا مایەوە و ئێستا هەرێکێتیە لە کەرکووکدا ماوەتەوە کەرکووکەکان جارێکی کە متمانەی خۆیان بە یەکێتی دووپات کردوتەوە. ڕێباس بە وێنەگرەکە دیمەنەکانمان بۆ بگوازێتەوە سپاس بۆ زانەرەکانی تۆ جارێکی تر دەگەڕێمەوە بۆ کەرکووک بۆ لای پام نرمان محەممەد دەتوانانی درێژە بە زانێرەکانە بدەی و کاتە دیمەنەکان پسران دڵخۆشی خەڵکی کەرکووکمان بۆ بگوازەرەوە. سەرتی بەباشی ژۆم لە دەنگی هەرتوانێ نەک پرسیارەکە بەڵام وەک دەبینم خۆش وڵاتیان بژی کاک پاڤێڵ بژی کاک پاڤێڵ دەگمانەر بە پاڤێڵە ئەمێ بچمەلای هاوڵاتیەک بزان پەیامی ئەو چییە لەم ڕۆژەیە سڵاو لێبێ بژی کاک پاڤێڵ تاسەند
سپاس بۆ هاوکار محەممەد لە کەرکک دەمەوێت لەگەڵ بەڕێز دکتۆر کەریم شکر لە پرساوی مەڵبەندی دۆست خورماتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ بکەم. ئەم کاتت باش دکتۆر کەریم سپاس بۆ ئەم دەرفەتە سەرنجی خۆتم پێ بڵێ و پێشبینی کراوە بوو ئەو ئەنجامانەی کە ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاند سەبارەت بە بەرزبوونەوەیکی بەرچاوی ڕێژەی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ ئەمە شتێکی چاوەڕوان کراوە بوو لە ڕاستیە دەنگی یەکێتی لە هەموو ژێگاکان بە تایبەتی لە کەرکووکە بڵێن کارێکی گرنگە بە نسبەت ئێمەوە بە نسبەت یەکێتیەوە جێگایەکی گرنگە دەنگەکان بەرزبووتەوە لە خانەقین بە هەمان شێوە لە خورما توش ئێمە احتیاجمان بە دەنگەکانی خۆمانەوە کردووە و لە سنووری لەینەواش دەنگەکانی یەکێتی بەرزبووتەوە لێرە ئێمە لەبەرەوەی نەمانتوانی بۆ خۆمان لیست تەشکیل بکەین بە تەنها یەک کاندیدا بەزیمان نەمانتوانی دەنگەکان بەرز بکەینەوە زیادی بکەین لەوەی لە ساڵی 21 بەڵام توانیمانە احتیاج بە دەنگەکانی خۆمانەوە بکەین لە ڕابردووە و ئەمە شتێکی گرنگە و تەکانێکی باشە بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەی کێشە لەسەر کاک کەریمانیە ئەوەی کە دەبینێت ئێستا کورد لە بەردەم دۆخێکی هەستیار و چارەنووس سازدایە پێویستە یەکدەنگ و یەکدەست بن بۆی جارێکی تر بتوانن لە ناوچەدا بڕەناوەکان دەسەڵاتی کوردی بۆ ناوچانە بجێڕنەوە. ئایا چ پەیامێکت هەیە بۆ لایەنەکانی دیکە ئەگەرچی نەتوانە لە هەڵبژاردن پێکەوە بە لیستێکدا بەزن بەس ئێستا لە بەردەم دۆخێکی هەستیارتردان کە پێویستە پێکەوە یەکدەنگ بن؟ بەڵێ ئێمە لێرە لە ڕاستیە لە خورماتوو بەو شێوەیە لەگەڵ لایەنەکان تەعاملمان و پێویستە فعلا ئێمە لە هەڵبژاردنی پارێزگاکان نەماتوانین پێکەوە دابەزین بەڵام قۆناغی دوای هەڵبژاردنی پارێزگاکان و تەشکیلی حکوومەت پەیامی یەکێتی ڕوونە و هەر لە ئێستاوە تازە بڵێن ئەنجامە بەلایەکان ڕایگەیەنرێت یەکێتی دیارە پەیامەکەی ئەوەیە کە ئێمە لەگەڵ کورد لەو شوێنانەی کە کورسیان بەدەستێناوە پێشمان بە هاوپەیمانیەوە لە ئێستاوە خطابەکەی ئێمە ئەوەیە کە هەمووان پێکەوە بین بۆی دۆخی ئەو ناوچانە لە ڕابردووە 4 ساڵی ڕابردووە دیریمان دۆخی کورد لەو ناوچانە چۆن بۆ لە ناوچەی کێشە لەسەر بۆیە پێشمان بەوەیە پێکەوە و هەوڵبووین و ئەگەر گوێ لە ڕئیس خەڵکی هاوڵاتیش بگرین لە خەڵکی سەرجادەوانەی گوێ بگرین هەمویان ڕێیان وایە کە کورد پێویستە پێکەوە تحالف بکات بۆ ئەوەی حکوومەت پێک بێنین بە تایبەتی لە کەرکووک و لە نەینەوا و لە دیالاش بە هەمان شێوە بتوانینەوانەی کوردی و کورسی هێناوە هەمومان پێکەوە بین بۆ ئەوەی بتوانین حکوومەت تشکیل بکەین و ئێستا شێوەی خەباتی ئێمە ئەو شێوە خەباتەیە کە پێویستەکە هەمومان لە یەک سەنگەرا بین بۆ ئەوەی بتوانین ئاوات و ئاماژەکانی کورد ئەو ئاوات و ئاماژەی کە لە ڕابردووە بەدەست نهاتون پێکەوە بەدەست. بەڵێ کاک کەریمەنی ئەوەی کە لە ئەنجامەکان ئاشکرا بوو کە هەندێک لایەن ئەگەرچی نەهاتن بە دەمبانگەوازەکەی ئێوە بەداخەوە کە ژمارێکی زۆر لە دەنگی کوردیان پەرت کرد لەو ناوچانە پێتوانی ئەمانە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان و چۆن وەڵامی خەڵکی کەرکووک و ناوچە داوراوەکان بەگشتی دەدەنەوە؟ ئێمە گەر پێکەوە بووینایە باشترە بوو لە کەرکووکەکی وەرزێنەکانی تریش ئێمە لە خورمات و لە ڕاستیە لە 4 محافەزەی ناوچەی کێشە لەسەر پارێزگای سەلاحەدین ئەو پارێزگای کە ژمارەی کوردی لێکەمە ئێمە نەمانتوانی لێرە تشکیل بکەین ئەگەر پێکەوەش بوونایە لەگەڵ لایەنەکانی تر لێرەمانتوانی تشکیل بکەین بەڵام ئەگەر یەک کاندیدمان هەبوایە ئەکید کاندیدەکە بەخۆترە بوو لەگەڵەوە شایستە و کاندیدا کە کاندیدێکی تێ بەڵام کاندیدی هەموو کورد بوو لە خورمات و سەرکەوتووە و ئەو سەرکەوتنەی هی هەموو کوردە لێرە هی هەموو فیل و توێژەکانی کۆمەڵی کوردەواریە لە خورمات هی بەشێک لە حیزب و لایەنە سیاسەکان لێرە ئێمە بەشێک لە حیزب و لایەنە سیاسەکان لە خورمات و شەریکن لەگەڵمان پشتیوانمان بوون جەماوەری شار پشتیوانمان بوون بۆیە لێرەوە پیرۆزبایی لە خەڵکی خورماتووەکەین پیرۆزبایی لە کەسوکاری شەهید و ئەنفالکراوانەکەین لە ئاوارە سەربەرزەکان کە هاتەوە ئێرە داوای لێبوردنیانەکەین داوای لێبوردنیان لێکەین دوێنە هەندێکیان زەحمەتیان کردە هاتن و لەوانەیە وەک پێویست خزمەت نەکرابێتن
بۆیە داوای یەکوتریان لەکەی لێرەوە و ئەم سەرکەوتنە پێشکەش بە ئەوانی شەکەین لەو سنوورەوە پێشکەش بە هەموو خەڵکی فۆرمات و یەکەین کە ئێمە هەمومان پێکەوە بە پەرۆشتێکی باشەوە خەڵکی فۆرمات و ئاوارەکان هاتنە سەر سنووری دەنگدان بۆ ئەوی هەمومان پێکەوە کوشتیەک بەدەست بێنین و نوێنەرایەتی هەموو کورتەکە لە فۆرمات و لە پارێزگای سەلاحەدین و دواتریش لە حکوومەتی محلی پارێزگای سەلاحەدینە بەشدار بین و خزمەتی خەڵکی خۆمان. بەگشتی لە تەواوی ئەو ناوچانی کە کورد بەشدار بووە ئامانجی بوو لەوەی کە دەنگی پێویست بێنێ لە بەبێ جیاوازی لە پارێزگای جیاوازەکان هاوڵاتیانی کورد بە ڕێژەیەکی باش بەشداری پرۆسەکەیان کرد ئەگەر چی دەزانیت کە ڕووداوەکانی ساڵانی ڕابردوو کۆمەڵێک واقعی تاڵ و ئازاربەخش بوون بۆ خەڵکی ئەو ناوچانە و ڕەنگە لێرە و لەوێش نیگەرانی هەبوو بە بەڵام ئەوەی کە گرنگ بووانی خەڵک نیگەرانیەکانی فرامۆش کرد و لەم دۆخە هەستیارەدا هەموو گلەی و کەم و کورتی و ناڕازیەکانی بردە ئەو لاوە بەشداری دەنگدانی کرد بە ڕێژەیەکی باش. ینی خوێندنەوەی جەنابەت چییە لەسەرەوەی کە خەڵکی کوردی ئەم ناوچانە لە پرسەنەتەوایەتیەکاندا چیان لە هیچی دیکە نییە تەنها ئامانجیان سەرخستنی ئەو لایەنەیە کە دەیەوێت داکۆچی سەرسەختیان لێ بکە؟ لە ڕاستیە خەڵکی ئێمە لە ناوچەی کێشەکە لەسەر ئەو متمانەی لە دروست بووە کە ڕێگایەکی تری دیگە لەوەی بشێتە سەر سنووری دەنگدان و نوێنەری خۆی دیاری بکە بۆ ئەوەی لەو سەنگەرەی کە ئێستا ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی عێراقیە و داکۆچی لە مافەکانی ئەوانەکە بۆ ئەوەی خەڵکی خۆی بنێرێتە ئەوێ لەوێەوە داکۆچی لە مافەکانی بکە. ئەمە لە ئەنجام تەرجمەی چەندین ساڵ و بە تایبەتی 4-5 ساڵی ڕابردوو کە دەسڵات لای ئێمە کەم بوو و ئەنجومەنی پارێزگاکان هەڵپەسێردرا بوو کورد هەستی بەو ئازارە کرد وەزانی کاتێک نوێنەری نەبێ لە حکوومەتی محلی لە حکوومەتی پارێزگاکان تعدا و چ زۆڵمێکی لێکرێ بۆی خەڵکی ئێمە هاتە سەرەوە قەنەعەتەی هەرچەنە لێرە و لێرەش هەندێک لەوانەیە گلەیی هەبێ لەوانەیە بۆڵە لەوانەیە بۆڵە هەبێت لێرە و لێرە بەڵام لەگەڵ ئەوەش کە ڕۆژی دەنگدان یواش یواش دیکە بووینەوە لە ڕۆژی دەنگدان حەسمان بەوا کرد کە خەڵکی خۆمان لەگەڵمانن وە پەرۆشن بۆ ئەوەی کورسی کورد لە ناوچەی کێشە لەسەر زیاد بێ فعلا خەڵکی ئێمە بە ڕێژەی باش چوونە سەر سنووری دەنگدان و دەنگی خۆیانیاندا بۆ ئەوەی خۆیان دیاریکەن لە ئەنجومەنی پارێزگاکان و دواتریش لە حکوومەتی محلی پارێزگاکانی ناوچەی کێشە لەسەر کە هەر ئەوە چاوەڕوانەکرا لە خەڵکی. کەواتە دوا پرسیار بۆ جەنابەت پێشبینی دەکەیت پێکێنانی هەیکەلێتی ئیداری ئەم پارێزگایانە هەم خودی پارێزگار هەم ئەنجومەنی پارێزگا بەبێ جیاوازی لە سەرجەم و پارێزگایانە بە تایبەت ئەو پارێزگایانی کە بۆ کورد جێگەی بایەخن پرۆسەیەکی خێرا و بەردەوام بێەوە لە ئایندەیەکی نزیکدا هەیکەلێتی ئیداری ئەم پارێزگایانە ببینین؟ ئێمە ڕێگای تر لە پێشمان نیە جگەلەوە وەکو لە سەرتاوە باسمان کرد هەر لە ئێستاوە کە ئەنجامە بەلایەکان ڕاگەیەنراوە داوای هەڵمان کردووە و ئەگەر چەند ئێمە لە نزیک بین و پێکەوە بین و لە چ دۆخێکا پێکەوە بووینە لەگەڵ ئەو حیزب و لایەنە سیاسی کوردیانەی کە کورسیان هێناوە سەرکەوتوو بووینەوە خوانەخواستەش ئەگەر فەرد بووبێتین و لە یەک دوور بووبێتین ئەو کاتە نەمانتوانی ئەو سەرکەوتنە بەدەستبێنین بۆیە ئەمری واقعی ئەو جێگایانە تحکومەکە و فەرزێکا بەسمانە کە بەڕاستیە بێ ئێمە لە یەک نزیک بین و پێکەوە حکوومەتی ئەو جێگایانە ئەو پارێزگایانەی کە کورسیمان لێهێناوە حکوومەت بە زووتری کات پێک بێنین بۆی بتوانین خزمەتی خەڵکی خۆمان بکەین و ئەو داخ و حەسرەتەی کە لە 4 ساڵی 4-5 ساڵی ڕابردووە خەڵکی ئێمە بەداخەوە چەشتوێتی بۆی ئەو حەسرەتەیان جارێکی تر ئاواتێک بەبەری ئەوان نابێت جارێکتر ئاوی بەبەر خەڵکەکە خۆمان نابێنەوە کە ئاوات و ئامانجی ئەوان ئەوەی پێکەوە بین و پێکەوە بمانبین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کەریم شکۆر لە پرسایی مەڵبەندی دروست خورماتی و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە پانۆراما لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری پانۆراما بوون. هەر شاد و بەختەوەر بن.